ئێوارتان باش. دۆخی سووریا، ڕۆژاوای کوردستان و پەیوەندیەکانی هەسەدە و دیمەشق جارێکی تر دەبێتەوە یەکێک لە بابەتە گەرموگوڕەکان بۆ گفتوگۆکردن لە زۆربەی ناوەندە شرۆڤە و ئەنەڵایزەکانی جیهان. ئێمە لە ئەودیو سنوور ئەمڕۆ لە دەواازەیەکی تر لە گۆشەنگایەکی ترەوە چاوێکە خینە سەر سەردانەکەی ئەحمەدە شەرع سەرۆکی کاتی سووریا بۆ واشنگتن و دیارەکانی لەگەڵ دۆناڵد ترامپ کە دوو وێنەی بە تاوەتی جیاوازی ئەحمەد شەرعمان بۆ ڕوون دەبێتەوە. ئەحمەد شەرع ڕۆژانێک لە ناو خاکی سووریا و لە دەوروبەری سووریا مێزەرەکەی بە شێوازی ئۆسامە بن لادنی سەرۆکی ڕێکخراوی قاعیدە دەبەست. بەڵام ئێستا بۆین باخەکەی بە ستایڵێکی نوێی مۆدەرنانە بەستێ کە دەیەوێت بە کاتێک بە شەقامەکانی واشنگتن و نیویۆرکا پیاساکات جێگای سەرنج بێت. ئەمە تەنها قسەیەک نییە لەسەر جلو بەرگ و زمانی جەستە ئەوەندەی کاریگەریە بە ئێستای سووریا و داهاتووی سووریا. ئێمە لەمڕۆ لە پرۆگرامی ئەمڕۆدا قسە لەسەر گەشتەکەی ئەحمەد شەرع بۆ ئەمریکا و هەروەها داهاتووی سووریا و داهاتووی گفتوگۆکانی هەسەدە و دیمەشقەکەی. لەگەڵ هاوڕانی بەڕێزم کاک داوت لە ستۆدیۆ کە لەگەڵ ما بێت و هەروەها بەڕێز ڕۆحا لە بەڕێوەبەری ناوەندی لێکۆڵنەوەی کوردی لە ئامەد لەگەڵمانە بێت. کاک داوت زۆر بەخێر بێ، خۆشحاڵم کە ئەمڕۆ پێکەوەین. حەزەکەم ئاوا بە شوازی گشتی قسە لەسەر سەردانەکەی ئەحمەد شەرع بکەین بۆ ئەمریکا. یەکەمین سەردانە کە سەرۆکێکی سووریا ڕواتە ئەمریکا لەگەڵ سەرۆکی ئەمریکا کۆ بێتەوە. ئەم سەردانە جیاد لەوەی کە سەردانێکی سیاسیە زۆر باس لەوە ئەکرێت کە ئەمە گۆڕینی جۆر لە جۆرەکان هاوکەشە سیاسەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ کەرمەدانی کورسات نیوز و بۆ هەموو بینەرانی کورسات. بەڕاستی توانم بڵێم ینی دوای گۆڕانکاری لە سووریا و بە تایبەتی دوای ئەو چاوپێککەوتنی سەرەتا کە لە سعودیە ئەنجامدرا کە بە نێوەندگیری مەلیکی ئەمیری سعودیە لەگەڵ ئەردوغان لەگەڵ ئەحمەدە شەرع کە قەنەعاتیان بە ترامپیان کرد کە چاوی بە ئەحمەد شەرع بکەوێت لەسەر داوای ئەوان بوو. طبعا ئەوە قسەی ترامپە. ئەوە یەکەم هەنگاو بوو. طبعا هەردوو وڵاتانیش ئەوە ینی بە گەرانتی بە ئەمریکیاندا کە سووریا دەچێتە قوناخێکی نوێ و بە تایبەتی بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیانی ڕوولی سووریا وەکو سووریا کە پێشتر چی بوو و ئێستا لە قوناخی نوێدا چی دەبێت ئەوە گەشتن ئەو قەنەعەتە کە ئەبێ پشتگیری سووریا بکرێت، ئەبێ سزاکانی لەسەر سووریا لا ببرێن بۆ ئەوەی ئاوەدانکردنی سووریا. بۆچی ئەوە طبعا وەکو جەناب بەحس کرد گەلێک ڕەهەندی سیاسی بە دوای خۆیدا هەیە کە ئێمە دەبینن گەلێک وڵاتانی تر لە ناو معادلەکە دەهان کە بە تایبەتی ینی مەسەلەی غەزە هەبوو، فلستین، مەسەلەی لوبنان، مەسەلەی عێراق، ئێران، مەسەلەی ئێران، ئەمە هەموو ناو هەوکێشەی سووریادا بوو. ئەمریکا و ئیسرائیل سووریای گەندەوەی کە ئەو سووریای کە ڕێگر بێت لە ئەو لە پێشتر کە ئەو شتێکی هەبوو ئەو پێشواچووری سیاسی کە هەبوو لە منتیقەکە ئەبێ ڕوولی سووریا بگەنە شوێنی خۆی بەعکسی ئەو قوناخی پێشتر کە هەبوو کە سووریا لە ناو میحوەری مقاومەدا بوو کە وەکو بڵێن ئەو خەتەی لە نێوان ئێران و حتە دەگێتە لوبنان و فلستین و حتە یەمەن وەکو ڕێڕەوەک بوو. لەبەر ئەوە سووریا ئەو گرنگی پێدانی بە سووریا بە قەناعەتی من لەوەوە دەستی پێکرد کە بۆ سووریای نوێ سووریای تازە و بکەوێتە بۆ ئەمنی ئاسایشی ئیسرائیل پارێزراو بێت ئەبێ سووریا لەم قۆناخەدا ینی هەنگاوی سەرەکی ئەوە بێ پشتیوانی سووریا بکرێت و سووریا بخرێتە لەناو ئەو معادلەی نوێدا بتوانە بن دەسەڵاتی ئەمریکا و ئیسرائیل لە منتیقەدا زیاتر بچەسبێت و ڕێگرێت ئەو شتانەی کە هەبوو پێشتر. لەبەرەوە ئەو سەردانەی ئەحمەدە شەرع بوو واشنگتن و ینی پێشوازی گەرمی ئەمریکا لە ئەحمەدە شەرع ڕەهەندی ئابووریش هەیە لە بواری ئابووریشتا دروست کە ئەو سزانەی کە هەڵوێستران ینی معلق هێشتن تعلیق کران
ئەوان وەکو فرسەتەکە ئەمریکا هەر دەڵێ ئێمە وەکو شانسێک دەدەنا بە ئەحمەدە شەرع کا ببینن چەند ئەتوانێ ئەو ئامانجەی کە ئەمریکا بەڕێز ڕۆحاوی ئۆغڵۆ هاوڕێمان بەڕێوەی ناوەندی لە کۆڵنەوەی کوردی لە ئامەد لەگەڵمانە بێت بەڕێز ڕۆحایوارە باش حەزەکەم سەرنجێکی سەرەتایی دەربارەی سەردانەکەی ئەحمەدە شەرع بۆ واشنگتن بۆ ئەمریکاوە لەگەڵ دیدارەکانی لەگەڵ دۆناڵد ترامپ تا ڕادێکی زۆر جێگەی باسە و جێگەی گرنگی پێدانە چونکە ئێمە بینیمان لە ماوەیەکی زۆر کورتە ئەحمەدە شەرع یان ئەبوو محەممەد جۆلانی لە لیستی تیرۆردەرە هێنرێت ئەنجومەنی ئاسایش جارێکی تر جەختەکاتەوە لە لیستی تیرۆردەری هێنێ بەشێکی زۆر لە سزاکان سەر سووریا هەڵەگیرێن هەڵەپەسێرێن و ئەحمەدە شەرعێکی تازە لە ئەمریکا پێشوازی لێکرێت سەرنجی بەڕێز دەربارەی ئەم سەردانە بە شێوازێکی خێرا سپاس دەکەم بۆ داوەتەوە و بە خواندنە من نها چوینە ئەحمەد شەرع نەتەنێ چوینە ئەحمەد شەرع کی بە چوینە وانە ئەمبێژن ئەمریکایە و وەختە کو سەرۆکی ئەمریکایە وان پێشوازی بکە جوانە ئیتیبارێکە یعنی ئەو کەسان وڵاتی خۆ دەردۆڵێدن خورتتر دەبن وەک میناک وەختە تاییپ ئەردوغان چەند ساڵم دخواست بچە و حەڵ دەدا کو بچە و ناوبەراوی ئەمبێژن سەرۆکێن ئەوروپایی نەباشتر وەختە پشتی کو ترامپ پێشوازی تاییپ ئەردوغان کرد ئەو وڵاتێن دن فەرانسا ئەڵمانیا وڵاتی دنجی جوانە بوو جیاوازێک و ئەوژی بە تاییپ ئەردوغانە تەکیلیا بکن وەک میناک وەک vê mînakê yekî biçe Washingtonê û serokê Amerîkayê wan pêşwazî bike ji wan re îtîbar rawan bilind dibe. Aliyê din ji bo xusûsan ji bo şara ev pêşwazî ihtiyacek mihîm bû ku li Sûriyê xwe xurttir bike. Ne tenê em bêjin li hember Kurdan û li hember welatên de. Ji xwe hûn dizanin şer'a aniha welat yanî Şam Dimeşk diguhere. Yani hîn ciyê xwe de em bêrin îstiqrarek çê nebûye. Wexta ku şer'a pêşwazî lê dikin ew tê wê manayek li hember ew hereketên dinên îslamî jî xurttir dibe û kana wan zûtir bide bin banê xwe. A duyem erê çûyîna şer'a em kanin bêjin li hember welatên din belkî li hember Kurdan jî hinkî destê wî xurttir kiribe. Lê wek we jî niqaş kir niha li Amerîkayê plan ev e ku şara û Kurd li hev bikin û Sûriyek nû ji nû ve înşa bibe xurttir bibe ku nebibe yani îstiqrara Sûriyê were cî ku Amerîka jî wir rihet bike yani îro hilweşîna Sûriyeyê kes naxwaze ji ber wê yekî herkes hewl dide ku Sûriyek nû ve înşa bibe. Di nav wê înşayê de jî pirsgirêka Kurd yani mesela rojava meselek mühim e û ew dixwazin bawekî çekane entegreyî Dimeşqê bibin Kurd jî wisa dixwazin lê tê xuya ku plana Amerîkayê jî li Amerîkayê ev guftûgo hatiye kirin wê rojê hûn dizanin Hakan Fidanê Tirkiye jî wezîrê derveyê Tirkiye jî li wir bû tê xuya ku li plana entegrasyona Kurdan li hev kirine bi çekane wê entegre bibin û ji vir wa yani ji wê rojê virde û ji vir wa jî wê hinkî ev gav bi lestir werin avêtin yani ew prosesa dehê adarê li hevpeymana dehê adarê û prosesa entegrasyonê a Kurda wê xurttir bidome ji ber ku her teref fayda wan di înşaya Sûriyê de heye ne ku em bêjin hilweşînek nû de heye şerekî nû kes piştgiriyê naxwaze bide şerekî nû herkes dixwaze piştgiriyê bide ewek yani rebuildekê nû ve înşabûna Sûriyê. زۆر باشە بەڕێز داوت حەزەکەم قسێک لەسەر ئەوە بکەین کە ئەوەی کە بەڕێزیشی ئاماژەی پێکرد سەردانەکە وەکو جنابەت پێشتر وتت سەردانێکی سیاسی نییە ئەوەندەی قسەکردن لەسەر هاوکێشەیەکی نوێ ڕۆژهاتی ناوەڕاستە و ئێمە دەبینین کە ئێستا هێزێکی باکراون جیهادی سەرۆکایەتی سووریا ئاکات بۆ بەدڵنیاییشەوە پێشوازیکردنی ئەحمەد شەرع بۆ پێشوازیکردن لە ئەحمەد شەرع لە ئەمریکا خۆی بۆ خۆی خوێندنەوەیەکە بۆ ئایندەی سووریا تورکیا ئێران چاویان لەسەر سووریا هەیە بەردەوامی ئایا ئەمریکا جۆرە جۆرەکان کە دێت مامەڵەی ڕاستەخۆ لەگەڵ ئەحمەد شەرع ئاکات پەراوێز خستنی ڕۆڵی ئەوانە لە ناو سووریایە یان جارێکی تر
دەستکاریکردنی هاوکێشەکەی. ئەمریکا ئەوە ناشەڕێتەوە کە ئەوان بە هەماهەنگی لەگەل تورکیا هەنگاو دنین بێ ئەمە ئەو ڕاستیە ببینن کە کاتی ئەحمەدە شەرع چوتە ئەمریکا وەزیری دەرەوەی تورکیا شار لە ئەمریکا بوو یعنی بەڵە زۆربەی کوبوونەوەکان خۆش ئامادە بوو هاقان فیدان لەبەرەوە دۆناڵد ترامپ لە زۆر مناسبەدا بەحث کرد کە ئەڵێ تورکیا کۆنتترۆلی سووریا کردووە کۆنتترۆل کردووە و دەیەوێن لە ڕێگەی تورکیا و بە پشتیوانی ئابووری وڵاتانی کندا و سعودیە بتوانن بن ئەوەدانی سووریا بکرێتانی بە تەنیا ئەمریکا ناکات ئەمریکا سزاکان لە ئەبێ بەڵام کی پارە دەخێتە نەو بازاری سووریا تاان ئەوە ئەو کاتە وڵاتانی سعودیا و کندا و لەگەڵ تورکیاش بە ڕێگای کۆمپانیەکانی خۆی ئەبێ بەشدار بێت یعنی تورکیا ڕوولێکی زۆر ینی قوڵ لە ناو سووریادا دەبینێت لەبەر ئەوە ئەبێ هەر کاتی ئەمە بەحسی مەلەفی سووریا دەکەن ئەبێ یەکسەر تورکیا دێتە بیرمانێ ئەبێ ئەوەل بیرمە نەچێت و حتا ئێستاس هەگەر زۆر شت ئەگەر حتا ئێستا بە خاوی بڕێوە دەچن و حتا ئێستا ئەو ڕێککەوتنی کە ڕوحاجی بەحس کرد دەهی ئازار حتا ئێستا بەرو پێش ناچێت و حتا ئێستاش بەخاوی دەڕوات و حکوومەتی دیمەشق پاراوێز دەخات حتا ئێستاش ناچێتە نەو مەسەلەکە ئەوەژی بوو ڕەزەمەندی تورکایە کە زۆر شەرت و مەرجی تورکیا هەنە بوو بەرەوە زۆر زیاتر چاو لەسەرەوەی کە ئەحمەدە شەرع لە فۆرمی مامەڵەکردنیە گۆڕانکاری زۆر گەوری بە خوسەرخۆیان بەڕاست و ئێمە دەبین ئەم کەسە لە کەسایەتێکی جیهادیەوە ئەبێتە دیبلۆماتکارێک کە تا ڕادەیەک بە بڕوای هەندێک کەس ئەمە ڤێرژنێکی تازەی ئەم کەسایەتیەوە ڤێرژنێکی تازەی سیاستکردنە لە ڕۆژهاتی ناوەڕاستە چونکە ڕەنگە زۆر جارم ئەم قسەیەین بێت ئایا ئەم جوڵەیەی ئەحمەد شەرع بزمارێکی کۆتایی لە تابوتەکەی سووریا دەدا یان نەخێر هەڵسانەوەی دیموکراسی لە ناوچەکەیە و بەڕاستیش گومانێکی زۆر گەورە خەر سەر ئەحمەد شەرع بەوەی کە ئایا ئەتوانێت پارێزەری دیموکراسی بێت پارێزەری و بەڵەنانە بێت کە ئەدرێت یعنی هەموو ئەمانە قسەی جدین و بەڕاستیش پێم وابێت کاتی ئەوەیە کە ورتر قسەی سەر بکەین بەڕێز ڕۆحا دێم وەلای بەڕێزت بە بڕوای بەڕێزت کە ئەحمەد شەرع ئەتوانێ با بڵێن پابند بێ بەم بەڵێنانی کە دەیدات بۆ پاراستن لە دیموکراسی بۆ بژانەوەی سووریا بۆ ئیشکردن بۆ داهاتووی سووریا کە سووریا جەنابەت دەزانی ئێستا نزیکەی 14 ملیۆن تا 15 ملیۆن هاوڵاتی سووری ئاوارن لە وڵاتانی دەرەوە و ئەحمەد شەرع ئەڵێ من سووریایەکە ڕەخسێنم جەوێک دروست دەکەم لە سووریایەکە و خەڵکانە بتوان بگەڕێنەوە و بە ئاشتی و بە ئارامی لە سووریا بژین ئایا ئەتوانێت بگاتە ئەم نقطەیە؟ مایکەکەت میوت کردووە بەڕێز ئەحمەد ئەگەر ئەکتیڤیکەی ببۆرن نەها دەمام لە ئەحمەد شەرع دنێرن تۆ ئەم بێژن لە هەمبەرمە ئینسانێک ئانجی ئاکتۆرێک پرۆفیلێک وسا تونێ و ئەم بێژن ئەv ji xwe de ئینسانێکی ئەم بێژن دەمۆکراتە کانە دەمۆکراسیە پێشکە ve تۆ wêneyekî wisa aktörێکی wisa li hember me nîne lê aliyê din ev çend salê ku ئەحمەد شەرع hatiye guherîn yanî ji xwe ve guherînek şexsî wî mixwe jî bûye ew cihadîstek bû û em bêjin şeklê wî cuda bû îro çekê em bêjin modern xwe dike diçe civînên navnetewî û qala demokrasiyê dike yanî guherînek şexsê wî de em karin bêjin guherînek ihtimalê ye lê wexta hûn li qebîna wî dinêrin yanî ê ku derdora wî dinêrin ew problem di wan de zêdetir e wexta em li derdora wî dinêrin ew probleme ku ئەحمەد شەرع ji îro sibe ji îro heta sibe sîstemek demokratîk li Sûriyê ava bike lê dîsa jî ê ku li hember yanî em bêjin her kes dixwaze ئەحمەد şerع bi destê xwe biceribîne û pêş ber bi demokrasiyê ve gav bi gav biçe ji ber ku alternatîfa vê meşê şerre pevçûne û zêdetir xerabûna Sûriyê ye hinkî ئەحمەد شەرع hinkî zext û zorê didin ئەحمەد şerع ku veguhere biguhere ber bi demokrasiyê ve hem jî sebir dikin ku hêdî belkî şert û merc pêş ve biçin ku Sûriye bibe welatekî em bêjin aram û demokrat lê dîsa jî ev proseyana hûn dizanin 10 sal 20 sal dimeşin yanî îro eger Kurd
انتگرای مرکزی ببن انتگرای سنتری ببن انتگرای دمشقی ببن نه دوان ده شخص وان ده کاراکتر کردان ده کاراکتری که مدرن هیا کاراکتری که دموکراسی هیا احتمال اول لسوریه بلا ببه سبه دوسبه درزی و علویین سوریه تبلی پرگالی بکن اگر احمد شارا اف پرگال دموکراسی ریا دموکراسی و بلزر وره مشاندن یعنی گاوی وان و بلز ورنا بتن لی و دم عمله دونر نیت نه وکو هر کسی بینن با هف سیستمک دموکرات آبا بکن و او نیت این خویانا که لی نتنه بنیته هنجد زانن ترکیه ولاتن هرم امریکا فرانسا ولاتن دون تم حسابو امبیجن بالانسک هیا به مسئله اداره بکن جبر به یکی اگر دناف برا کردا و شامه ده پروبلم چه نبن مش بدومه و سبه دو سبه به علوی سوریه و به دروزیان سوریه را اگر تکیلی عالی باش و بچن احتماله اکو گاف بگاف و سوریه به سیستم خوبجی به عالی دموکراسی و جوی بر باش کنه بچه لی نایو معنی کو جی ایرو سبه و جنوره کی آبا بکن اف مشک زیده درجه و تی خویا کو او گاوی وان لاوازن هدی دمشن مشیده زۆر باشە بەڕێز داود یەک شت کە هەبوو لە ماوەی ڕابردووە قسەی جدی لەسەر کراویژەوەیە کە باس لەوە کرا کە پەیوەندی بەهێزەکەی ئەحمەد شەر لەگەڵ سعودیەیە زۆر بەهێزترە لە پەیوەندەکەی لەگەڵ تورکیا و ئەمە تقریبا خوێندنەوەی جیاوازی بۆ کرا باس لەوە کرا کە بۆ نمونە سعودیە چاوی لەوەیە کە پاوەرێکی سەرەکی بێ لە جیاتی ئێران لە سووریای داهاتووە وەکو چۆن ئێران لە ڕابردووە هەمیشە بەرەیەک بوو دژی تورکیا و هەڵوێستەکانی ئێستش سعودیە ئەوێت ئەو بەرەیە بە شێوازێکتر بکاتەوە ئایا نزیکی سعودیە و تورکیا کاریگەریە بێت لەسەر داهاتووی سووریا بە شێوازێکی بقناعتي من يعني كاريجري تركيا زياترة لإستاذ طيبتي لبواري أمني ولبواري سياسي كاريجري خوي زياترة هرچند أجر بيت لسر مسألة مفهومي عروبي وعربي وطني عربي طبعا سعودية نزيك ترتبط لا أحمد الشرع بل لبواري سياسي ده وهو سنورك هو سنوري شلا قال راس وخول قال تركيا أو كاريجري خوي زياترة بلهم نقطة كميم لإرادة كجانب بحثي كردي المسألة أم عقليتي كبيشتر جهاديس بو واستاش اما دبينن او ناكوكي طائفي كاستا دروز دبات رقو كان خطابي يعني ام بيشن قوتاري كين ورقي لهمبري مسألة طائفة قرينة وينسنا وعلوي استا زور بهذا لبرنبر دروز كان زور بهذا ام بناوي عشائري عربي وبدو او انا ضد كمنا بيش بلام لوزياتر كاما دبينن ام قرتا فيديونا كاستا ام دبينن كامروش اما الدروجه تسيروجا للازقيه ولا حمص لمنطقه علويه كانوا لمنطقه كبيشتر المنطقه سويداء دروزه كان بو اما دبينن كشان رقو كين هيا احمد الشرع بو وكو جانب بحث كري بو جلو برق وقاتا وبيان باخي كبستوا او تنيا كافيه ك بو سوريا لدهاتو دا سوريا كي بيشكوتو دابا مزره او مشكله كي استاكو هيتي لبر او ام هلسو كاوتانا او نزيكوني كاست ديار دبت اما سوريا برو دابشتون دبت هرچند خطاب احمد شرع الله اما يقرتي سوريا من دبي اما دمنو سوريا كي بيشكوت طبعا بحثي ديمقراطي ناكت والشيء ديمقراطي حتى بكارنا هنا الله اما دمنو سوريا يقرتوبت وحمو بيك هذا كان مافيا باريزرات بلام احمد الشرع اللي كم هنجوده هلاي زوري كرت كاتي خوي راك هاند بسروكي سوريا دستورو ودستوري خوش دانا وبرلمان هالبجارتني كتب بي حسابي هيك بيك هاتيك حتى سنكانش يعني حتى ببي حسب خلقي سناش لبرأوا است او جروباني كلا داروبري شرعا بقناعتي من شرع ريقاكي كردكات لبر امريكا بتوانا بيت رابرتي سوريا بكات هرچند يعني لا يكتاجر بلين والله شرع لبيشتر رابردوي تشيبو اما او ناقرنا بردست كدتوانياتون بلام ابي احمد الشرع كنترول او جروبانا بكات كلنا هيئه تحرير الشام دابون اجر كنترول ناكات خوي اما افغانستان من البرچاو بله افغانستان برچاو البرأوا ناخذن افغانستان جاري كتردو برا بتو شتي تريشكا زور جار بابلين استاجر بابا گرمي باسيليا وكله بابتي بەشداری سووریا و ئەحمەد شەرع لە هاوپەیمانیتی دژ بە داعش ئێمە بینیمان لە 2006ەوە تا 2012 ئەحمەد شەرع یەکێک بوو لە خانە سەرەکیەکانی ڕێکخراوی قاعیدە دواتر لە 2011 لەگەڵ بەرەی نووسڕ و ئەوانەیە با بڵێن
جۆرە جۆرەکان ناکۆکی دروست بوو لە 2012 بە تەواوەتی جیابوویەوە لەیان و تا ڕادەیە کە تا شەڕ لە بینیانە ڕوویدا و ئەو کاتێکە بۆ بەڵین سەرەتای دروستبوونی داعش بوو. ئێستا کاتێک ئەحمەد شەڕ ڕێواتە ناو هاوپەیمانی دژ بە داعشەوە لەو لاشەوە ئێمە کوردمان هەیە کە پایەکی سەرەکی هاوپەیمانی دژ بە داعشە بەتابێت لە ڕۆژاوای کوردستان 100,000 شەڕڤان خەباتێکی فراوان شەهیدێکی زۆر ئەزمونێکی زۆر بەهێز هەموو ئەمە ئایا نقطەیەکە بۆ نزیک بوونەوەی ئەحمەد شەرع و کورد لە ڕۆژاوای کوردستان و لە بابلنگ لە سووریا هاتووە ئەوەی کە بۆ نمونە هەردووکیان لە یەک هاوپەیمانیان هاوپەیمانی دژ بە داعش هاوپەیمانی دژ بە توندڕەوی و بە سەرۆکاتی ئەمریکا هاوپەیمانەکان ئەمە نقطەیەکە بۆ ئەوی کە بۆ داهاتووی سووریا ئومێدێکی لێوە بخوێنرێتەوە. وڵە بقناعاتی ئەمە شانسێکە بۆ ئەحمەد شەرع و بۆ سەرکردایەتی بەرەی نووسرە و ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتی حکوومەتی سووریان لەبەر ئەوە حتا ئێستا یعنی وەکو جانەوە بەحث کردی سەرۆکی استخباراتی ئەمریکا گوتی ئەبێ ئێمە معلوماتمان هەیە کە سەرکردەکان و فەرمەندەکانی داعش لە ئەو ناوچانەی لەژێر کۆنتڕۆلی ئەحمەد شەرعدان لە حکوومەتی سووریادان ئەبێ ئەحمەد شەرع ئەوان بگرێت تەسلیمی کێ بکێت تەسلیمی قەسەدە بکات تەسلیمی قەسەدە بکات و ئەو بخێتە ناو زیندانەکانی ینی هاوپەیمانی خۆماندا لەبەر ئەوە ئەمە دیار دەبێت کە ئەمریکا ئاگای لە هەموو شتە یعنی ئەحمەد شەرع ناتوانێت بڵێ وەڵی من خۆم بۆیاغم کردووە بە ڕەنگێکی جیاواز هاتوومە پێش و من ئەوەی تر هەموو داپوشم نابێت بە قەناعەتی من لە قەناعی ئەم قونەخە درێژ دەکێشێت دکتۆر جان یعنی ئەمە قوناخەکە ئەبێت درێژ بکێشێت حرکاتی دەوێت حتانی هەموو ئەو شتانە لە یەکتر دیار ببن و بچێتە سەر سکەی خۆی ئەگەر ناب لە ئێستادا زۆر کێشە بەرز ڕوحار دێمە لای بەڕێزت قسەکردن لەسەر داهاتووی کورد لە سووریا بابەوە دەست پێ بکەین ئایا بوونی هەردوو تەرەفی ئەحمەد شەرع لەلایەک لە ناو پەیمانی دژ بە داعش و کوردیش وەکو هەسەدە و SDF بە ئەزمونێکی فراوان بە خەباتێکی زۆر بە شەهیدێکی زۆر کە دژی داعش شەڕێکی 10 ساڵە و زیاتر لەوەشان کردووە ئەم دوانە کاتێک لە هاوپەیمانیەکان ئومێدی ئەوەی لێکرد کە داهاتووە بتوان پێکەوە کار بکەن لە داهاتووی سووریا نەها هون زانن ئەمریکا ji şer'a dixwaze ku ew jî ew koalîsyona li hember Daişê bi awayekî bihêz di wê koalîsyonê de tev cî bigirin. Lê hûn dizanin ev organîzasyona li dijî Daişê ji xwe di dest Qesedê de ye yani ji dest SDFê de ye. Erê guherîna Ehmed Şara guherînek giran e lawaz e ji ber ku ew jî terefekî İslamî nêzîkatiya wan bi Daişê re heye lê îro sibe neke jî du sibe mecbûr e ku ew serokên Daişê bibîne istixbaratê bide Amerîkayê bide Kurda lê operasyonan bike an bikuje an jî bigire ev mecbûr e a duyem dîsa mecbûr e ku ew organîzasyon ew mekanîzmaya di dest Kurda da li gor wê mekanîzmayê hereket bike yanî eger Kurd têkevin bin banê Demeşqê jî li hember îşî de li hember Daişê Dimeşq tê dikeve bin banê Kurdan esasen ji ber ku organîzasyon mekanîzma di dest Kurdan de ye îro her tişt ne bi dilê însan e yanî wek mînak ne bi dilê şeraya ku bi Amerîkayê bike ne bi dilê Kurdaya ku têkeve bin banê şer'a ne bi dilê hinekê din ew ku tiştê dibik lê wexta ku mecburiyet bin mecbûr dimînin bikun yani çawa ku Kurd mecburen wê têkevin bin banê Şamê Dimeşqê Ehmed Şara jî mecbûr e ku a bi Amerîkayê û ew peymana li dijî Daişê li gor wî hereket bike. Ketina yani daxilbûna vê koalîsyona li dijî Daişê ji bo Sûriyê dibe wesileyek guherînê û li dijî em bêjin hereketên İslamîst û a duyem ji bo Kurda jî advantajek yani menfaatek ji bo Kurda jî heye ku Kurd vê organîzasyonê dest xwe de digirin yani ev mesela serê vê meselê di dest Kurdan de ye hêdî şer'a û em bêjin bin emrê şer'a ne wê mecbûr bimînin ku di bin vê organîzasyonê de li dijî Daişê şer bikin îro ihtimalek lawaz e lê wê sibe ew ihtimalekî xurttir bibe em ê ev operasyonê wisa bibînin yani Daeş biborin Qesede û em bêjin hêzên Şamê wê tev li operasyonekê li Daişê bikin û wê serê vê operasyonê em bêjin kumandanên vê operasyonê wê Kurd bin wê di dest Qesedê de bin yani em ê va tiştên wisa bibînin li hember Daişê
اری شرع دخوازک و مکانیزم بده دست خو و ام بیژن مشروعیت کردا لنکی هم بر امریکا کمتر بکه لی او زمانه کی دریجه و زحمت کو یاب دست خو کرد پیمان دناف پیمان او پیمان کل دیجی داعش و احمد شارع تبلی دبه از دبینم او فرسنده که و اوانتاژه که منفعت که جبو طرف کرد جبه و حکم زیادتر دبه مسئله ده و حکم زیادتر دبن دستی کردان دبه. بله. کاک داود اگر بابلین ام هنگاوانەی ڕێککەوتن لە نێوان هەسەدە و دیمەشق تا ڕادێک چوون بواری جێبەجێکردنەوە هەندێک پیان وایە ئەمە کۆتایی بە خۆبەڕێوەبەری سووریا هێنێت خۆبەڕێوەبەری ڕۆژاوا هێنێت هەندێکیش پیان وایە نا سووریا کورد دەتوانێت لە سووریا داهاتووە پێگەی بەهێزتریە بێت چونکە مادام ئەزمونێکی هەیە لە حکمڕانی منطقەی خۆبەڕێوەبەریە ئەزمونێکی هەیە لە بوونی هێزێکی چەکداری تۆکمە و بەهێزە سەرنجی بەڕێزت چی لەسەر ئەگەر با بڵین ڕێکەوتنەکە کوێ بواری جێبەجێکردنەوە سەرەتا حەزکم خاڵێکی تر هەر بەوبارە بڵێم یەکەم لەسەر مەسلەی ئەوە یانە سەر مەسلەی شەڕی داعش اساسا اما بلاني تركيا بو يعني اما تركيا خستە بەردەست دەمی ئەمریکا کە حکوومەتی دمەشق ئامادە بچێتەنەوە هەوپەیمانی نێودەوڵەتی بوو شەڕی دیژی داعش بووچی بۆ ئەوە ئەڵێن ئێمە بۆ ئەو وەرەقەی کە قەسەدا بەکار دەهێنێ کە ئێمە ئەوەندە زیندانی داعش لە دەستی ئێمە هەیە ئەوەندە کامپی داعشن دەستی ئێمەدا بۆ ئەوە دمەشق خۆی کۆنتڕۆڵ بۆ ئەو بەیانی ناهێڵێت کاکە داعشەکە ئێمە ڕادستی ئێمە بکەمەوە حکوومەتی دمەشق ئێمە توانن ئەوە بگرێنە دەست ئێوە وەکیتر چی بەیانوتەن هەیە ئەو کاتە ئێوە وەرەنە ناو حکوومەتی سووریادا و بێنە ڕێکەفیمە لەبەر ئەوە ئەو داواشکرد ئەمریکا خۆشی ئەمە ئەوێت دەیەوێت کە بەرەی داعش لە ناوچەکە بەقووەت بێت و هێزی هەبێت و چونکە هەمیشە گەرم بوونەوەی شانەکانی داعش هەستانەوەی شانەکانی داعش بابەتێکی گەرم و گوڕە شتێک نییە بڵێ وڵا کۆتایی هاتبێت و ڕاستە بەڵام مەبەستم ئەوە چییە داوای تریش هەبوو تورکیا دەگوتن ئەبێ ئەو ناوچەی عەرەبیەکان وەکو دێرەزور وەکو ڕەقا وەکو تەبقا ئەبێ ئێوە ڕادستی حکوومەتی دیمەشق بکەن ئێوە حەقتان بێت چییە بەسەر ئەو ناوچانەدا قەسەدا گوتی نا ئێمە ئەو ناوچانە کە ئێمە ئەوەندە شەڕمان کرد و ناوچە من ڕزگار کرد لە داعش و ئەو خەڵکی ئەو منطقە ئەو عشایرنەش هیچ حتا ئێستاش کێشێک مەلگەڵوان نییە لەبەرەوە ئێمە دەمانەوێت سیستەمێکی ناناوەندی بەرجەستە بکرد لە سووریا ئەو ناوچانەش وەکو ناوچە هەرێمی خۆخۆیان بەڕێوە بن نا ئێمە لەژێر ئێوان بڕێوە بن نقطەی دوام ئەم هەنگاوە یعنی بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی دیمەشق یعنی بقەنعاتی من وەکو کاکڕەحەج بەحس کرد ئەوە نییە کە وەڵاهی هێزی دژی تروری ڕۆژئاوا لەگەڵ هێزەکانی حکوومەتی دیمەشق شام بە شام بچنە ئۆپەراسیۆنەکانی داعش ئەو سیقەتە نەگەیشتە ئەو ئاستا بەڵام ئەتوانن معلوماتی استخباراتی ئەوان شوێنەکەوان دیار بکەن بەڵام هێزی هەوپەیمانە لەگەڵ قەسەدا ئەتوانن ئەو کارە ئەنجام بدەن لەبەر چی لەبەر ئەوە حتا ئێستا نەگەیشتە ئەو ئەستا کە ئێمە یەکسەر بڵێن بچنە ناو هێزی سوپای سووریاداوە حتا ئێستاش قەسەدا ئەوە دەپارێزێت ئەو مافی خۆی ئەڵێ ئێمە خێزی خۆمان دەپارێزن و ئەبێ طبعا ئەوە ئەسعد الشیبانی ئەشکەرەی گوتی ئێمە ئەوە قبول دەکەن گوتی ئەمریکا و تورکیا گەیشتنە نقطەیەک ڕێککەوتنە سەری کە هێزەکانی قەسەدا نائێوە بێنە ناو ئێمە و تەنەزول هەموو شتێک بکەن یان خۆیان هەموو حەل بکەن نا ئێمە بە هێزی خۆیان بە ناسنامەی خۆیان ئەتوانن ناوچەکانی خۆشی بپارێزن و لە ژێر منزومەی دیفاعی سووریا دەبن زۆر ئێستا سەر ئەو نقطەیە ئەمریکا و تورکیا ڕێککەوتون بەڵام ئەوە نای ئەو معنەیە کە خۆبەرەبەری خۆسەر هەڵدەوەشێت نا جبەر داخوازی کورد و هەموو پێکهاتەکانی ئێستا کەش دیار وەکو عەلەوی وەکو دورزیەکان و حتا خەڵکی مەسیحیە خەڵکانی تر ئەڵێ سووریا بە مەرکەزی بەڕێوە ناچێت و جەنەرال مەزلومیش لەم دووە تاکید لەسەرەوە کرد گوتی سووریا نەگەڕێتەوە سیستەمی مەرکەزی ئەبێ بە سیستەمێکی نەناوەندی سووریا بڕێوە بەڕێز ڕۆحا بابەتێکی گرنگ کە دوو ڕۆژی ڕابردوو هەبوو قسەیەکی بەڕێز مەزلوم عەبدی بوو لە چاوپێکەوتنێک لە مقابلە و ئینتەرویوکی لەگەڵ مێزۆپۆتامیا نیوز ئەڵێ ئێمە دەمانەوێت سەردانی ئیمراڵی بکەین و چاومان بە بەڕێز ئەوجلان بکەوێت تورکیا نابێت لەمە بترسێ ئەمە گواستنەوەیە کە بۆ مامەڵەکردنی قەسەدە لەگەڵ تورکایە نزیکبوونەوەی جۆرێکە لە با بڵین چاوخستنە سەرەوەی کە تورکیا لە داهاتوی سووریا شاڕۆڵی هەیە یان بۆچی ئەم خوێندنەوەی بەڕێزت بۆ چییە بۆ ئەم قسەی بەڕێز مەزلوم عەبدی کە دەیەوێت سەردانی ئیمراڵی بکە نها سەریدا ئایەکەم تورکیە قەسەدەی نەوەک ئەم بێژن حرەکەتێک سەربخە پەرچێکی پەکەکی دەبینە وەختە و پەرچێکی پەکەکی دەبینە بەڕێز ڕۆحا خۆیان زۆر جار خۆ زانی ینی
SDF زۆر دەمێکە دەڵێ ئێمە ڕبتێکی وامە ئۆرگانیکمان نییە لەگەڵ پەکەکە و لەگەڵ ئەوانەیەوە نییە؟ ئەرێ نانە ئەز نەرینا تورکیە دەبێژم ئەرێ ئەم زانم فەرق چییە لێ ئەوژی دەبێژن یعنی قەسەدە SDFشی دەبێژە تشتێکی وسا تونە لێ دیساژی مەزلوم عەبدی پەرەفێکی کوردە و دخوازەک و ینی ji SDFê talûkek nehatiye Tirkiye lê Tirkiye dibêje ji boma talûke ye divê ku eger talûke nibe jî yanî tu problem nibe jî divê terefê dijî qebûl bike ku problem nîne yanî erê problem em zanin nîne lê behaneyê Tirkiye dike behane ku zirarê bide Xesedî lê ew roya ew roje ew riya hate meşandin em gihîştin qiraqekê na PKK çekan berdide û Tirkiye serî de ev çend mehê berê digot bira qesede jî xwe fesih bike bira silahê xwe berde filan bîvan lê her kesî zanî bû ku bu a Tirkiye nabe ji xwe ji ber ku qesede ne perçekî PKK qesede organîzasyonek cuda ye niha îro em hatine wê deraxê ku qesede û di navbera qesedê û Tirkiyeyê tê xuya ku hin tekîlî hene lê ne tekîliyên fermî ne yanî connectionek heye cihev xeberan digirin ewek navwanin de guftugû hene lê ne bawayekî ofîşîl e yanî eşkere nîne bawayekî بەڵام گفتوگەکە مستەقیمە وانە مستەقیمە گفتوگۆکە ئەرێ ئیژا هاتنە ئەم بێژن مەزلوم عەبدی دەبێژە ku erê mesela Sûriyê proseya Sûriyê ji a Tirkiye cudatir e lê wê calan kane hin problemê vir jî hal bike yanî nav me û Tirkiyeyê de jî مەزلوم عەبدی dibêje ku di nav ewa xweser yanî rêvebira xweser a Rojava û Tirkiyeyê de jî Abdullah Öcalan kane hin probleman çareser bike an jî müzakere rêyekî müzakereyê ferehtir bike dixwaze ku dibêje em dixwazin bi Tirkiye re wek mittefîq wek dostane tekîliyê xwe çê bikin û Abdullah Öcalan kane alîkarî mebe ku di nav van her du terefa da em tekîliyên dostane çê bikin rast e hukmekî wisa heye yanî di navbera Tirkiye û qesedê de kane rolekî wisa bilîze jî ji ber vê yekî jî dibêje eger Tirkiye qebûl bike eger rêl me veke em jî dixwazin ziyaret bikin lê di İmraliyê em jî dixwazin Öcalan ziyaret bikin û hin îstişare em bikin lê îro yanî ji 2 sal berê 3 sal berê çawa ku xelk matmayî dima yanî çawa îsanekî mîna Ahmed el Şara ji xwe li Amerîkayê hûn dizanin di lîsteya terorîstan de ye û li ser serê wî ewek e yanî dibêjin eger kî wî bibîne em ê perekî bidin wî perekî mezin lê îro Ahmed el Şara wekî serokê Sûriyê li Amerîkayê tê pêşwazî kirin yanî ev roj rojê ku Mezlûm Abdî were Enqerê ew rojî nedûrin eger ev proseya bi aliyê baş ve biçe sibe du sibe Mezlûm Abdî jî wek aktorekî ofîşîl wek aktorekî fermî û wek em bêjin nûnerekî Kurd û Sûriyê kane were li Enqerê jî kane ziyaretê Abdullah Öcalan jî bike ev rêya ne rêyek zêde zor e cêka Ahmed el Şara guherî bû serokê Sûriyê û hate Enqerê sibe roj ew îmkan heye ku ev rêya yanî wek em bêjin bawekî fermî rê li ber Mezlûm Abdî jî vebe û kanibe were Tirkiye yanî tekîliyên Rojava û Tirkiye eger bi aliyê başvînê biçin ji bo her terefî em bêjin herêmek aram ji hev emîn û tekîliyên baş wê çê bibin û prose jî ber bi vê rêyê diçe yanî ber bi başbûnê ve diçe ber bi xerebûnê naçe زۆر باشە کاک داود دێمە سەر ڕۆژئاوای کوردستان بە دیاریکراوی ئێستا لە دوایەوەی کە با بڵێن ڕێکەوتنێکی سەرەتایی هەبوو لە ماوەی ڕابردوودا بەڵام وەکو بەڕێز پێشتر ئاماژ پێکرد و بەڕێز ڕۆحاژ وتی نەچوە بواری جێبەجێکردنەوە تا ڕادێکی زۆر هێشتا هەر نیشانەی پرسیاری زۆری لەسەر نیشانەی سوالی زۆر لەسرە کورد بێجگە لەم ڕێکەوتنە لەگەڵ دیمەشقا هیچ کارتێکی تری هەیە هیچ ڕێگەیەکی تری هەیە ئەڵتەرناتیڤێک هەیە ئەو ڕێکەوتنە یعنی بە بەدیعای هەردوو لایەنیش ئەڵێ ڕێکەوتنی 11,000 زۆر گرنگ بوو بۆ هەردوو لایەن حکوومەتی دمەشق ئەوە قبول دەکات و ڕێڤەبەری خۆسەریش ئەوە بدڵیاوانە ئەڵام هەردوو لایەنیش ئەو دەخێتە پەڵاوی تر ئەڵێ ئەوان خۆیان سقەکە کەمە سیقەتی نەماوە مەسەلەی سیقەتی باوەریە
بەڵام ئەو ڕێککەوتنە خۆی ڕێککەوتنێکی زۆر گونجاو بەڵام هەردوو لایەنش بە شێوەی خۆی تەفسیر دەکەن بۆ ئەو ڕێککەوتنە شێوەزی خۆی لەبەر ئەوە دەبێت ئەو نقطانەی خاڵانەی کە ڕێککەوتنی یازای ئازار هەبووە دەبێت جارێکی تر بە ڕێگەی لجنەکان کە پێشترش ڕێبەری خۆسەر داوای ئەوە کردبوو لجنەکان دروست بکرێن بوو مەسلەی جێبەجێکردنی مافی کورد لە ناو دەستور ئەبێ ئەوە شاندی کوردی حزبەکانی کورد بچن ئەوانی خاش بکن لەگەڵ دیمەشق و ئەو بەندەکانی تر مەسلەی هێزی عسکەری ji بۆ مەسلەی هێزی ئەمنی ji بۆ مەسلەی کۆمەلگە چۆن تێکەڵ بێتیان ئەنتەگرا بێت لەگەڵ حکوومەت دیمەشق ئەبێ ئەم خاڵانە هەموو بەوردی نیقاش بکن و بچنە قوناقی جێبەجێکردنەوە ئێستا هەنێک خاڵی تەمان پێشیژە ئێستا مەسەلەن لە ڕۆژەوەی کوردستان بەحسیەوە دەکرێت و ئەسل نیقاشدایە کە خەڵکی کۆچبەری عفرین ئامادە دەکرێن بۆ جارێکی تر بگەڕێن نەوچەکانی خۆیان ئەوەش لەگە ئەوژی بەشێکە لەو ڕێککەوتنە ji بوو مەسلەی هەردوو گەڕەکی کوردنشینی حەلەب ئەوە ڕێککەوتن کرا و ئێستا ئارامی هەیە لەو هەردوو ناوچانە طبعاً ئەمەش احتیمالە هەر جار بەجار دەر ناوکۆکی دروست ببن بەڵام هەر جارە ئەبێ ئەو ڕێککەوتنە ئەبێ جێبەجێ بکرێت و هەنگە و بەر و پێش بچن یعنی حتا ئێستاش تقریبا قەسەدە گوتی ئێمە هەفتە ناومان داوەتە وەکو فەرمەندەی سەربازی بۆ ئەوای ببنە وەکو سێ فرقا دروست بکرن فرقایان وەکو بەپێی پارێزگەکانی کە ئێستا لەژێر کۆنتترۆلی قەسەدادان وەکو دێرەزور و ڕقە و حەسەکە ئەم ینی دیارکردنی ئەم خاڵانە شتێکی مهمە گرینگە قەنعاتی من لە داهاتوودا طبعا وەکو ئێوەش بەحسی کرد ینی لە قۆناغی داهاتوودا ئەو دووسیەی باکووری کوردستان کە چەند بەر و پێش بچێت و مەزلوم عەبدوڵی ئاشکرا گوت ئێمە چاوەڕێی پرۆسەی ئاشتین و قسەی بەڕێز ئۆجاڵانە لە ئیمرالی بوو ئەوە بچۆن بتوانە بن یعنی یەکلایکەی بێت و ئێمە بتوانە من ئەم هەنگاوانە خێراتر بکەن یعنی هەردوو دۆسیا بە پێک بە قەنعاتی من بەرەو پێش دەچن بەڕێز ڕۆحا بە کۆتا پرسیار بێت لای بەڕێزت ئەگەر ئەمریکا فشاری هێنا بۆ کورد و بۆ با بڵێن دیمەشق قەسەدە و دیمەشق ڕێککەوتن زەمانەتی داهاتووی کورد داهاتووی ڕۆژاوای کوردستان لە سووریایە کێ دەیکات هیچ زەمانتێک هەیە يعني هم بحثا زمانه دي كنا تايمينج لا زمانت يعني تضمينك هبت ببورن من فهمنا كيش جارانتي هبه جارانتي ها نها دنافبرا دمشق قصد ده تشي قاف ورا بيتن جخوا جارانتوري وان امريكا وفرنسا وبلكي انجلترا جناب ده وانانا لي ايكو پرگالا سوریه جنوب آوارکن اب ولات مزن دخوازن کو زخم گریدن کو دیسا سست نبا نهل وشه یعنی وی اگر کل حتی گارانتیه که ندن دست خواه چکی خواه نه تسلیم دیکن نه هم بیجن پروسه انتگراسیونی باشت مشه لی وی هن گارانتیه بخوازن لی دیسا جی 100% گارانتی دست کسی ده تو نیه اونه 5 ساله ره بکن 6 ساله هر بکن سال هفته بلکه پروبلم دست و ناو بده چه و وقتی که پروبلم ده ناو بده چه بو جه هر دو طرفان طرفک زیاده آسیمتریک هم بیجن هیز ده دست ویده هبه و چاقی نخوازه که هف پیبینه که بکه دخوازه لوا بده یعنی و بده بن اوه که پرسه که لسروا بمشه سروا جبر به یکی جی دوی هیز وک اوه که بالانس و دمک درج ده دناو هر عالیان ده وره بلاف کرن کو کرد زانبن گارانتی ده دستوان ده هیا و حتی دمکی امریکا و انگلترا و فرانسا جی ببه گارانتور و تشته یعنی سبه دو سبه پروسه انتگراسیون وی دست بکه و دوی پروسه ده اگر گارانتی ده دست کردان تونه به کرد ام بیجن تومن خواه کوم خواه لشکری ناکن بنبان دمشقی یعنی ممکنه گارانتی بدن کردان اف گارانتی جی وید به دست امریکا و ولات امریکا ایروی پلانی دمشینه وی ورن داین لیدیسا جی مرین کاره بیجه گارانتی لدره که سدی سد هیا یعنی ایرو سبه ام نزانن پیشروژا شارع هیا آنتونیا شارع او احمد شارع وی چند سال دل سر سوریه به و ایکو پشتوی شناوی ورن و دوی فکری ده بن آننا جبر و یکی جی کرد ام بیجن هردمشن
دخوازن که اوی وان گارانتی وان دست وان دبن سبه دو سبه او مافی وانش دست وان نیگرتن دخوازن مافی وان ده مکزگون ده قانون اساسی سوریه دجی بجیبن پروسه دمشه تخمين يعني احتمال ضعيفك واحتمال لوزك النقطة جارانتي ده لهاف نكن حتى لهاف بكن و جارانتي تشبه و مسألة دجي لهاف بكن او نابا بروبلمك مثلا ليه دبي هركس جبو ما في وخا بالدار به يعني اريما ام بيمانا نمزه دكن ليه اگر بسياسته او بكاري او بقوته او مو بيمانه نپاريزن او ايكو طرف يدن خرطبه او بيمان بمعنى بمنا جبه اكي بالانسا هيزان ده هر نابر هر طرفه لازمه و تي خويا كرد ديا زانن بله زور سپاس کاک داود با اخیر پرسیار لای بەڕێزت تویتر تقریبا نازانم کاتی بەرنامەکەمان وردەوە دەکۆتایی دێت بابەتێک کە گرنگەوە باسی بکەینەوەیە کە ئایا ئەگەر ئەو هەوڵانەی کە بۆ تیرۆرکردنی ئەحمەد شەرع لە ئارادان ینی ڕۆیتەر زەڵێت تا ئێستا دوو هەوڵی زۆر گەورە هەبوون و هەردووشیان شکستیانەوە یەکێک لەم هەوڵانە سەری گرت دیسان سووریا کەوتەوە ناو گێژاوێکی ناڕەحەت و سەختیەوە کورد ئێستەی باشترە بێدیان ئەو کاتەی والله من ئەوە ناخم مەسەلەی کە ئێستا باشترن دوتر بەس گرنگ ئەوەیە کە هەیە کورد هێزی خۆی بپارێزێت و ئەزمموی خۆ بپارێزێت و بتمێت ئەو دەستکەوتێک و هەنا حتا ئێستا بتمێت ئەو ناوچانە وەکو جانۆت بەحس کرد گەرانتی پێویستە یعنی ڕاستە وڵاتانی ئەمریکا و فەرەنسا و بریتانیا لە سەرخەتن بەڵام ئەبێ کوردیش خطابی خۆ گۆڕانکەری باشی بسەردا بهێنێ یەکەم ئەبێ وەکو بەحسی کرد جەرێرال مەزلوم ئەبێ ئێمە داوای ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ تورکیا بکەن بچن لەگەڵ ئەنقەرە دابنیشن لەگەڵ بەرپرسانی تورکیا ئەو نقطەیە گفتوگۆ بکەن چارەسەر یەکلای بکەین ئەوە دوام ئێمە لە سووریا لە دیمەشق ئێمە خاوەن ماڵین ئێمە نەکو هەر داوای مافی خۆمان لە دیمەشق بکەین نە بچن لە دیمەشق دانیشن و ئێمە شەریکی ڕاستەقی نەبن لە داهاتووی سووریادا و ئەو تشتێکی حتا ئێستا دروست کرا وەکو بەسەن دەستورە وەکو پەرلەمانە وەکو کابینەی حکوومەتە ئەبێ هەموو ئەوەنە جارێکی تر نیقاش بکەن و هەنگاوی جدی ئەوە بابێژن وە کوردیش وەکو مگوت یعنی ئەبێ زیاتر مرونەی سیاسی بەکاربێنێت وەک چۆن ئەحمەد شەرع بە مرونەتە ئەو کرد ئەبێ کوردیش ئەو مرونەتە طبعاً ئێمە باوەڕمان هەیە بە سەرکردەکانمان و بەرپرسانمان لە ڕۆژاوی کوردستان بەڵام ئەبێ زیاتریش لەو بارەوە مرونەیەکی سیاسی و قابلیت بتوانە بن ئیقناع بە ئەو لایەنەی کە پشتیوانی کوردش دەکەن پشتیوانی ڕۆژاوەش دەکەن وەکو فەرەنسا وەکو بریتانیا وەکو ئەمریکا بۆ ئەوە بتوان بن زیاتر هاوکاریاوە بکەنەوەی ئەمریکا ئەمڕۆ ئەڵێن ئەبێ سووریا ئەوەدان بکرێت ئەبێ ئێمە سزامان ڕاکرد بکەین ئێمە نابێ کێشە دروست بکەن ئەبێ ئێمە ببنە ئیسەقامگیری هێزی سەقامگیری هێزی ئارامی لە سووریا زۆر سپاس کاک داوت ڕۆژنامەنووس و شارەزای کاروباری سووریا بەڕێز ڕۆحە کە لە ئامادەوە لەگەڵمانە بوون بینرانی بەڕێز سوپاسێکی دووبارە بۆ بەڕێستان کە تا ئێستا بینەری بەرنامەی ئەو دیسکور بوون.